کاتی مێردین ناوەندی ماڵبات و ژنان کرایەوە مەشانی ژنانی ناوچەکە داوە ڕوو لە ناوەندە بکەن و فێری کاری هونەری و کاری دەستی بن. با بچێن لە هەواڵەکە. شارەوانی میدیات بۆ ئەو کاریکردنی ژنانی ناوچەکە چەندین کۆرسی هونەری کردوتەوە. تا ئێستا بەسەدان ژن لە ناوەندی ماڵبات و ژنانی میدیات بەشداری کۆرسەکانیان کردو و فێری کاری هونەری بوون. هەروەها بەدەیان ژن لە ڕێگەی هونەرەکانیانەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. بیرەکتێن مەسەلا خۆ دەعلمێن ئەڤۆکە تەراپیت کێ ژوارە چێ دەبێ خۆ باشی سێت میشتکن تشتێگۆ دەعلمێنن ئەو جیژ هەنەدیرە دەعلمێنن سەتشاوا دەبێ ئێک مادێ گێلی ژوارە ساڵان میشت بێ. هەلو بەرێ نها نەبوو لێ میدیادێ مەسەلا ئەمە نزانی بوو تشتێکی هەلو ئوختی ئەو دەربەبوویم تێن خۆ دەعلمێنە هەنی فیلۆگرافی دەبێژن ئەم خۆ دەعلمێنن مەشخۆرە ڤانا چێتکن هەم ji بۆی ماتیاتێ هەم ji بۆی مانەوی هەنێک ژمارە باش چێ بوو. ئەمەش هانی ژنانی ناوچەکەی داوە ڕوو لە ناوەندەکە بکەن و هەم کاتێکی خۆش بەسەربەرن و هەم بەرهەمێکیان هەبێت.